إمام ابن القيم جوزي رحمة خوالي بدا فرمي الدين كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين. بەڕێزان دین هەمووی ڕەوشتە، دین هەمووی ڕەوش بەرزیە. هەر کەسێک لە سەر و تۆ بوو لە ڕەوشت و ئەخلاقدا ئەوە لە تۆ بەدینترە. سبحان الله ئیمامی ابن القیم هەزار ڕەحمەتی خوای لێ بێت چەند جوان لە دینی ئیسلام گەیشتووە. نافەرمێ ئەو کەسەی شەو نوێژی لە تۆ زیاترە، نافەرمێ ئەو کەسەی ڕۆژی سونەتی لە تۆ زیاترە، ئەو کەسەی تۆ عومرەیەکت کردووە ئەو 4 عومرەی کردووە، تۆ حەجێکی فەرزت کردووە جەنابی مام حاجی ئەمە 7مین حەج و 8مین حەجەتی دەیکا. والله کاکە تۆ بەرماڵێکت بۆ مزگەوت کڕیوە فڵان کەس مزگەوتێکی دروست کردووە، هەر مزگەوتەکەی بە کاملی دروست کردووە، ئەوە لە تۆ بەدینترە. ناوەڵڵا ئیمامی ابن القیم دەفەرمێ بەوانە نییە، هەرچەنەوانە ڕەوشتی زۆر بەرزی جوان و عیبادەتێکن و ئەجرەکان لای خوا زۆرە، بەڵام ئەوە لەوانەیە ئەجری لای خوا زۆرتر بێ. بەڵام چێ لە تۆ بەدینترە؟ دین هەمووی ئەخلاقە. هەر کەسە ڕەوشت و ئەخلاقی لە تۆ باڵاتر بێ ئەو کەسە لە دینی خۆی پەروەردگارەوە نزیکترە. وێ زانانی ئێمە فەرمویانە دوو ئافرەتمان هەیە، ئافرەتێک زۆر گرنگی بە مێردەکەی دەدا، زۆر گرنگی بە دڵی مێردەکەی، بە خواردنی مێردەکەی، بە جلوبەرگی ڕێکوپێکی مێردەکەی، بە خزمەکانی مێردەکەی، بە میوانی مێردەکەی بەمانە دەدا. ئەم ئافرەتە زۆر گرنگی بە منداڵەکانی خۆی دەدا. بەڕاستی هەم ژنێکی دڵسۆزە بۆ مێردەکەی، هەم دایکێکی میهرەبانە بۆ منداڵەکانی، هەم لەگەڵ کەسوکاری مێردەکەی زۆر بە حورمەت و بەڕێزە، هەم لە کاتی تنگانەی مێردەکەیە دەم بە خەندەیە، دڵخۆشکەرەوەیە، هیممەت بەرزکەرەوەیە، خاتو خەدیجە ئاسایە. ئافرەتێکی تریشمان هەیە بەس خەریکی عیبادەتی سونەتە، شەوانە فرسەتێکی بۆ هەڵکەوێت چەند ڕکاتێکی شەو نوێژ بکە، دووشەمە و پێنجشەمەی لە دەست نەچێ، پارە کۆکاتەوە لە دەمی خۆی مێردەکەی بگرێتەوە عومرەیەکی پێ بکەم، شتێک بۆ مزگەوت بکڕم، فڵان خێر بە فەقیر و هەژار بکەم، بەڵام ئەوەی گرنگی بێ بە مێردەکەی نادا، گرنگی بە جوانی بۆ خۆ جوانکردن نادا بۆ مێردەکەی. ئەڵێ تازە پێم شکرا کەیفی خۆیەتی هیچ چی بکەم بە 2-3 مناڵەوە خۆمی بۆ جوانکەم، گرنگی بە خۆ جوانکردن نادا، گرنگی بە خواردنی مێردەکەی نادا، بزانێت چی بۆ تەندروستی باش و حەزی بە چییە و ئارزووی لە چیە و لە مەطعەمنان نەخوا لە ماڵەوە حەز بکات سفرەکە لەگەڵ مناڵەکانە کۆ بێتەوە، گرنگی بە خزمەکانی نادا، ڕێزیان لێ ناگرێ، گرنگی بە دۆستەکانی مێردەکەی نادا، گرنگی بە براکان و بە خوشکەکانی نادا. ئەو ئافرەتەی کە هیچ سونەتێکی نەکردووە لەوانە، بڕاتە نەبێ عومرەی سونەتی نەکردووە، ڕۆژی سونەتی نییە، بجگە لە فەرزەکان شەو نوێژی نییە، بەس نوێژی فەرزی کردووە، ئەوەیان لای خوای گەورە بەڕێزترە، ئەوەیان زۆر لە تەرازووی خوای پەروەردگار و دینی ئیسلامە دیندارترە لەو ئافرەتەی کە گرنگی بە مێرد و بە منداڵەکانی خۆی نادا. چاولێ دین ئیبن القەیم فەرمووی هەمووی ئەخلاقە، هەر کەسێ ڕەوش بەرزتر بوو لە تۆ لە دینیشە لە سەر و تۆوەیە.